داواکاریمانەوەیە ئەو بڕیاری کە دەریان کردیا پاش گەز بنەوە لەبەرەوەی ئەو سیارانێک کە ئەمە کڕیتمە هەمووی پێش بڕیارەکەیە ئەگەرە من بمزانی بە ئەو جەماعەتشەکە بیان زانی بە ئەو بڕیارە هەیە کەس سیارەی نەدەکڕی بۆ تەماشاشکەنی پاش ئەو بڕیاری ئەو تاریخەی کەس سیارەی نەکڕیا ئێستاش حەزەکەین یەکێک جێمان لێ ڕابگری بەس بزانین کاکە بڕیارێکمان بدەنە دەستی ئەو سیارەمان بالۆ داخلکەن یان لۆمان درێژکەنەوە 2 مانگ ئەوە مانگە کە ڕۆژ ئەمە کەس حسابی لۆ نەکردین مانگەکمێ ئەگەر ئەو مانگەمان لۆ درێژکەن و بتاین ئەو سیارانەی کەمایتەوە لە ئیماراتە لە ئێران سیارەمان هەیە هەتا یەکی نۆ لۆمان درێژکەنەوە ئەو سیارەمان پێ داخل بکرێت کەرچی ئەوەی نییە تو برێی ملیۆنێک 2 3 و 4 گەلێک زۆرە چکە سیارە بەخۆی مادەکە گرانە هەرچی سیارەی دەینێت تو لە دەفتەرێک و 2 دەفتەری کەمتر نییە وای لە 4 و 5 کاکە سیارەی گران بەهای تێدەیە خۆوە نییە سیارەی گەندە هات بیتن وەڵای ڕاست نییە ئەو کەسەی برێتن ئەمە سیارەم کڕیە سیارەی خراپم کڕیە ئەزانی چیە سیارەی خراپی کڕیە ئەو سیارە خراپکرەیە کە ئیماراتیەکان لە بۆ تەفنیشی کڕیتیان ئەوان دەچن ئەوەی دینەوە ئەوەی لە ئەمریکا و کەنەدای کڕیە کە سیارەی خراپی نەکڕیە